بەڕێز هێلتەرمەن بۆ خۆت دەزانی کۆمەڵگەی نێونەتەوەیی لە سەروبەری ڕیفراندۆمی هەرێمی کوردستانی عێراقدا زۆرێک جەختی لە سەقامگیری ناوچەکە دەکردەوە. ڕیفراندۆمێک ئەگەر کورد بیکا بۆ سەربەخۆیی خۆی چ جۆرە ناسەقامگیریەک لەو ناوچەیەدا دێنێتە ئاراوە بەڕای جەنابەت؟ Well, it's one thing to want your independence and to fight for it, which you can argue is the good right of any people anywhere. بەڵێ دەزانیت کاتێ باس دێتە سەربەخۆیی ئەوە مافە و ناکرێت نکۆڵی لەو مافە بکرێت جا لە هەر لایەکەوە بێ یان لە هەر شوێنێکەوە بێت. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا چۆن و کەی دەیکەیت؟ پێم وایە ئەو ڕەتکردنەوانەی لە کۆمەڵگەی نێونەتەوەییدا هاتنە ئاراوە بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و وڵاتانی دراوسێشەوە زیاتر لەسەر دۆسیی کاتی ئەم ڕیفراندۆمە بووە بە تایبەتی کە شەڕی دژی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە ئارادایە. کاتێکیش دەینە سەر باسی تووشیا و ئێران ئەوان هەرگیز بەسەر بەخۆی کورد قایم نابن و هەر لەسەر ئەم هەڵوێستەی ئێستایان دەبن. بەڵێ ئەمە مافە بەڵام ناکرێت چاوەڕوانی هەموو لایەک بیت پەسەندی بکات. لە بیرمان نەچێت ئەمریکا و وڵاتانی تریش بەرژەوەندیان هەیە هەر بۆیە ئەم هەنگاوە کێشە و ئاڵۆزی بە دوای خۆیدا دێنێت. بۆ خۆت دەزانی بەڕێز هێلتەرمەن کۆماری ئیسلامی ئێران هەمیشە دژی کورد بووە و پەیوەندیەکانیشی هەمیشە پەیوەندی سنووردار بۆ لەگەڵ کووردا. بەڵام تورکیا پەیوەندێکی ئێجگار تۆکمەی هەبوو لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا. ئەمەی کە تورکیا ئێستا ئەم ڕەتکردنەوەی دەیکا شتێکی چاوەڕوانکراو بوو بەڕای جەنابەت؟ I remember very well how the relationship between Turkey and the KRG developed. It was hostile after 2003. دەزانی زۆر باش بیرمە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا چۆن پەرەیاسن. لە پاش 2003ەوە پەیوەندیەکی دوژمنکارانە بوو. بەڵام لە کۆتاییەکانی 2010دا وەرچەرخان ڕوویدا و لە 2010دا پەیوەندەکان زۆر بەهێز بوون و دەکرێت بڵێم بە تێپەڕبوونی کات بەهێزتر بوو. تورکیا زۆر جار جەختی کردوێتەوە لە تێکەڵکردنی ئابووری لەگەڵ هەرێم بەڵام بەو مەرجەی نەبێتە هۆکاری پەرەسەندنی سیاسی بۆ کورد چونکە لە کۆتاییدا تورکیا هاوشەوەی ئێران کورد لە وڵاتەکانیاندا هەن و تورکیاش دەترسێت لەوەی کوردەکانی خۆی داوای جابوونەوە بکات. ئەلبەت هیچ وڵاتێک بە دابەشبوونی وڵاتەکەی قایل نابێت. ئەمەش هەمیشە هێڵی سوور بۆ تورکیا و هەرگیزیش نەگۆڕاوە. لەگەڵ هەموو ئەم ڕۆژانەی کە باسمان کرد بەڕای تۆ دەرفەت لە بەردەم کووردا چەندە کە ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی؟ Well, I suppose the Kurds, Mr. Barzani in this case, could unilaterally declare independence. دەشێت کوردیان بەڕێز بارزانی تاگلایەنە بتوانێت سەربەخۆی ڕابگەینێت بەڵام ڕوبەڕووی سزا دەبێتەوە لەوانەشە بخوازێت باری ئەو سزایەنە هەڵبگرێت. دیفاکتۆکە وەک ڕەوشی کوردی لێدێت لە 91 تا 2003 بەڵام بەبێشە ئەمە بمانای گەمارۆدانە نەکرد لە تورکیا و ئێران و بەغدا و تەنانەت سووریاشەوە بەڵکو لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپاشەوە کە هاوسۆز نین لەگەڵ ئەم ڕەوشەدا. ڕێگایەکی تریش ئەوەیە واقع بین بۆ ڕەهەندی سەربەخۆی وەگەوەی بڵیت ئەمە پرۆژەیەکی دێشخایەنە ماوەیەکی زۆر چاوەڕوان بووین بەڵام کاتەکە بوار نادات چونکە ڕەوشی ناوچەکە ڕێگرە هەر بۆیە دەکرێت بە شێوەیەکی بابەتیانە هەنگاوی تر بنرێت بە ئاقاری سەربەخۆییدا نەگەێستا. بەڕای جەنابەت دیالۆگ لەگەڵ بەغدادا بەشەکە بێ لەو چارەسەرکردنی یاخو لەو ڕێگەیە لە کاتێکا بە خۆت دەزانی بەغدا دەڵێ دیالۆگ ئامادەیە بەڵام ئەبێ بەپێی دەستوری عێراق و بڕوابوون بێ بە یەکپارچەیی خاچی عێراق. بەڵێ یەکەم پێم وایە بەبێ دیالۆگ وەک ڕێگەیەک بۆ بەرەو پێشچوون هیچ شتێک ناکرێت چونکە تەنها قەیرانی چەکداری جێی دیالۆگ دەگرێتەوە و ئەمە ئاشکارە ساتەوە کەس ناخوازێت ببینێت. بەڵێ دیالۆگ بنچینەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە لە دیالۆگدا چ بابەتێ باسەکرێت دەتوانرێت زەمینەی هاوبەش بدۆزرێتەوە ئەگەر هەرێمیان بە ڕێزبارزانی تەنها جەخت لە پرسی سەربەخۆیی نەکەنەوە بەڵکو دەکرێت بە جیاوازتر بێت ینی قسە لەسەر هەنگاوە پێویستەکان بکرێت بۆ سەربەخۆیی نەکرد بگوترێت بۆ سەربەخۆییە. ئەمە ناوچە جێناکۆکەکانی تێدایە کە پێشتر لە کارنامەدا نەبووە. ئێستا پێم وایە بەڕێز بارزانی کاریگەری زیاتری هەیە. یەکەم پارتی و یەکێتی بیرەنەوتەکانی کەرکووکیان لەدەستدایە و ئەمەش کاریگەریە و بەغداش دەخوازێت ئەو بیرەنەوتیانە بدرێتەوە بە شوێن قسەوەیە بە شوێن شەڕیشەوەی. خاڵی دووهەم ئەوەیە ئەمریکا دەخوازیە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەهێز بن. جا بەڕێز بارزانی دەزانێت ئەگەر بێوێ قسە لەسەر ئەم تەوەرانە بکات ئەوە پێویستە پشتیوانی واشنگتۆنی هەبێت و ئەگەریش باز لەسەر بەخۆی بکات ئەوە پشتیوانی واشنگتۆنی نابێت. بەڕێز هێلتەرمەن بەڕای جەنابەت چی پێویستە کورد لە ئێستادا بیکات؟
Well, first of all, I think we need to manage expectations. And Mr. Barzani, in a way, has raised expectations that are unrealistic. یەکەم شت پێویستە دەبێت ئاستی چاوەڕوانیەکان دیاری بکرێت. بەرز بارزانی بە شێوەیەک لە شێوەکان ئاستی چاوەڕوانەکانی بەرز کردەوە کە واقعی نین. هەنگاوی یەکەم دەبێت گەڕانەوە بێت بۆ دواوە بگوتێت بەڵێ ڕیفراندۆمان کرد و زانینی ڕای زۆرینا گرنگ بوو بۆمان هەڵی دەگرین. ئەمە وەک بارزانی و ئەو جا دەچمە بەغدا و دەست بکرێت بە دانوستاندن لەسەر ئەو دۆسیانەی چارەسەر دەکرێن و ئەمانەش دەکرێت بکرێنە بەردی بناغی ئەو خواستەی بۆ سەربەخۆی هەیە. کێشە ناوخۆیەکانی هەرێم دۆسیەکە پێکەوە گرێدراون بەڵام جیاوازە بەڕاستی بۆ هەبوونی سەربەخۆی بوون هەر تەنها دەنگی بەڵێ لە ڕیفراندۆمێکدا کەمەرج نەبێت جێبەجێ بکرێت بەز نییە بەڵکو ڕێخستنی ناوماڵیش پێویستە لە ڕووی دابینکردنی مافەکانی خەڵک و کەمایەتەکان و ئۆپۆسیۆن و ئازادیەکانی ڕادەربڕینەوە بەڵام لە ئێستادا ئاماژەکان لە هەرێمەوە دەڵێت سەرکوبکردنی زیاتری مافە دیموکراتیەکان و ئازادی میدیا و ئازادیەکانی تریش هەن پێویستە ئەمانە چارەسەر بکرێت با ئەوەش بڵێن وڵاتمان بینیوە ڕەوشی ناوخۆی زۆر خراپ بوو سەربەخۆش بووە یعنی ئەوە مەرجێکی پێشوەخت نییە بەڵام پێم وایە گەر بە ڕێزبارزانی بخوازێ پشتیوانی زیاتری نێونەتەوەیی بەدەست بێنێت ئەوە پێویستە ناوماڵی کوڕ ڕێک بخرێت ئێستاش بەڕاستی بڵێم پێم وانیە ئێستا بەرەو ئەو ئاراستە دروستە دابڕوات بەڕێز هێلتەرمەن سپاست دەکەم. زۆر سپاس گەلێک مەمنون.